هەر لەسەر بەرهەمی هونەر و هونەرمەندان و بە شێوازی هونەرەکەی خۆیان خزمەت بە بواری هونەری گۆرانی و میوزیک بکەن. یەکێک لەو لاوانەی کە ساڵانێکی زۆرە لا بواری هونەری مۆزیک و گۆرانیە کارەکات لە ئێستا بەرهەمیشنی وڵاو کردێتەوە بە ناوی گوڵەکەم کە ئاواز و هەمیش تەکستەکەی هی ڕێواری مەلازادەیە. کاکە زرنگ خالیدم لە کە نوێترین بەرهەمی خۆی وڵاو کردێتەوە بە ناوی گوڵەکەم. زۆر بەخێربی. ڕێزی سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوونت. بەر لەوەی بچمە لای تۆ قسەکردن لەسەر ڤیدیۆ کلیپەکە ئەگەر هاوکارانم ئامادە بن بەشێکی کلیپەکە ببینین و دواتر بگەڕێمەوە قسەی لەسەر بکەین. زۆر باش. فەرموو. گوڵەکەم باخی گوڵان بە تۆوە جوان و ڕەوەنەقا، گوڵەکەم باخی گوڵان بە تۆوە جوان و ڕەوەنەقا، شەرمکی تۆ باوە لەسەر زارەرێکی یەکداڵێنەقا، شەرمکی تۆ باوە لەسەر زارەرێکی یەکداڵێنەقا. دەستەوەستان و زەلیلن هەرێ دەکەنەوەی داد و ڕۆ. دەستە خۆش بێت دەنگە هەر خۆش بێت. هەندی زانیاریم هەبێت لەسەرت زۆر حەز لە دەرکەوتن و قسەکردن نیە لەسەر بەرهەمەکانت. لە کلیپەکەشا تۆزە گەورەتر دیاری ئێستا گەنج بوویتێتەوە. ڕاستەکەی وەڵی ڕاستەکەی لەگەڵ و برازایم چوم ئەو چوو بە هۆلێر پێشتر تر زەرعی قژی کردبوو. منیش چوم کە چوم لەگەڵ یایتر بە هەر نوێک بێ منیشان تووشیەوە کرد سرم شەتڵ کردەوە و تقریبان دەمانگە بێ کردومە. دەی پیرۆزەوە بەخۆشی. ڕێزی سپاس دەکەم. با سەرەتا کاکە زرنگ بناسین ئەزمموی تۆ لە بواری هونەریە. بەڵێ وەڵاهی سەرەتا من ناوم زرنگ خالیدا و نازناوەکەشم هەر زرنگ خالیدا. لە ساڵی 1984 لە قەڵازەی جوان لەدایک بووم. لە ئێستادا دانیشتووی شاری سلێمانیم. من لە بنەماڵەی ئێمەیە دەنگخۆشی شتێکی نامۆ نییە. بەڕەحمەت بێ باوکم دەنگێکی زۆر باش و تایبەتی هەبوو و ئەوەی کە باوکشمە گێڕایەوە ئەویت باپیرم ینی باپیری باوکم دەنگێکی زۆر خۆشیە بووە. دەنگخۆشیەکەش لە باوکمەوە تامن بۆ من هاتووە. بازراوەتەوە بۆ باسراوەتەوە بۆ من. لە کێک و کاری هونەریەکی ینی بە تەواوەتی دەرسی کردەوە بە گۆرانی وتن. وەڵاهی لە خۆی ڕاستەکەی لە هەر لە منداڵیمەوە بە ئەوەی کەم بیزانم لە تەمەنی 7 ساڵیمەوە واسە بە باوکمەوە کە خۆشی زۆر حەزی لە گۆرانی بوو حکومی کە خۆشی دەنگی خۆش بوو. گوێبیستی گۆرانی ڕەسەنی کوردی بووین هەر یەک لە هونەرمەند حەسەن زیرەک و محەممەدی ماملێ و سەیری ئەزغەر. کەم لە ناو کۆڕ و مەجلیسا لەگەڵ باوکم گۆرانیم ئەوت. دوای ئەوە لە سەرەتای 2006 دەستپێکی ژیانی من لێەوە لە ڕووی هونەرەوە دەستی پێ کردووە. لە 2006ەوە بۆ 2010 هەوڵم داوە خۆم فێری بەپێی توانای خۆم فێری مقامەکان کەم و لە ڕێی کاگرەبواری مەلازادەوە کە زۆر هاوکار و پشتیوانم بۆ بەرهەمەکانم بەڕاستی و ئەو توانایشم تێدا هەبووە کە بتوانم ئاواز دانێم. خولاسە لە بین ئەو 4 ساڵەیە چەند بەرهەمێکمان کۆ کردەوە کە بەرهەمێکی کەم بوو کاتە بیرم لەوە کردەوە کە من ستۆدیۆی خۆم هەبێت چکە ویستومە تەقلید نەکەم گۆرانی بڵێم بە ڕێژکەی تایبەتی خۆم. لە 2010ەوە کە ستۆدیۆکەم دانا لەلایەن بەڕێز کاکاروانی نەیەوە چەند گۆرانێکی بۆ دابەشکردی کاری دابەشکردنی مۆسیقای بۆ کردم و
منیش بە سەرکەوتووی بەرهەمی گۆرانیەکانم ڕیکۆرد کرد و وەرگرت. زۆر باشە. بەڕێز لە ساڵی 2002 تا ئێستا چەند گۆرانی تۆمار کردووە؟ ڕاستیەکەی گۆرانیەکانم سەر و دوو ئەلبومن. چەند بەرهەمێکی کلیپکراویشی ئامادەشم هەیە کە ئیشەڵا یەک لە شاشە جوانەکەی کورسات بڵاویەکەینەوە بۆ ئومێدەی جێ ڕەزامەندی مولایەک بێ و ئاواز و شەعر و مۆسیقاکان هەمویان ئاوێتەوە هەڵقڵاوی سروشتی جوانی کوردستانن کە دامان ناوە نووسمە ڕێژکێکی تایبەتی خۆم هەبێت بە ئەوانەی کە لەگەڵم بوون وەکو موزیک ژەنەکان بە هاوکاری ئەوان توانیمە مۆرکێکی کوردیانەی باش بەم لە گۆرانەکانم کە گۆرانەکان ڕەتی نەبێ بە هیچ دراوسەیەک و هیچ لایەنێکەوە. زۆر باشە. ئەوەی کە کلیپت کردووە تا ئێستا هەرم گۆرانێت چێ بڵاوت کردوەوە یان پێشتری ترتە بۆ؟ بەڵێ ئیترم هەبووە گۆرانێکی تریشم بڵاو کردەوە کردەوە لە یوتیوبی لە سەناڵی یوتیوبی تایبەتی خۆم بە ناوی نیشتیمان و گۆرانێکی تریش کە کلیپ نەکرااو بوو کلیپم بۆ نەکردووە هەر بەدەنگ بڵاوم کردەوە لەلایەن بەڕێز کاک نەزار زێوەی کراوە کاری دابەشکردنی مۆسیقا و ڕیکۆردی شەر خۆی کردوێتی ئەم گۆرانیان ئەو کردوێتی باڵێن گۆرانەکانی تر خۆم کردومەوانەی تر کە بەڕاستی بەرهەمێکی خۆش دەرچۆ و گۆرانەکە بۆ قەڵازەی جوان بۆ ئەویش. زۆر باشە. باس لەوە کردوتت سەر و دوو ئەلبومم هەیە بەڵاوێکی تۆ بە ئەلبومیان ئەوە جارێدایانی؟ وەڵاهی ئیشەڵا ئێستا حالێن لە کاری مۆنتاژ و شتایە کاری مۆنتاژی ماوە بکرێ ئیشەڵا یەک بەرهەمی گۆرانەکان بڵاوەکەینەوە گۆرانێکی تریشم هەیە بە ناوی خەڵۆتی مەستانە باڵێ کە ئاوازەکەی هی خۆمە هۆناوەکەشی کاگرەواری مەلازادەیە. ستایلی تۆ گۆرانی لەسەرڵی چییە لە ناو هونەری مۆزیکا؟ وەڵا ستایلەکان سپاس بەخوای گەورە ستایلێکی کوردیانەیە و هەر سەرەتاش کە بۆم باسکردی نەمیستووە تەقلید کەم ویستومە ستایلێکی تایبەتی خۆم هەبێت کە ڕێچکەی کە تایبەت بێ بەڕێچکەی خۆم. زۆر باشە بۆ بژارنی تێکستا چەند بینەچێ لەگەڵ هۆنراوەکانە هۆنراوی نوێت حەز لێیە کلاسیکەکانت حەز لێیە چۆن کاری لەسەرەکەی؟ بەڵێ وەڵاهی وەکو هۆنراوە کە لە 2006ەوە ڕێبواری مەلازادەم ناسیوە بە تایبەت بەڕاستی ئەو هۆنراوانەی کە بۆی نووسیوم بە تایبەتی بۆ گۆرانەکانی منی نووسیوە ینی بەڕاستی توانایەکی زۆر باشی هەیە و ئەوانی تریشم دیراسە کردووە وەکو هۆنراوە ئەوانیش هەر کەسی بەتوانن بەس پێم خۆش بووە کە شتێک بڵێم نە ئاواز بیسرابێ نەهۆنراوە لەبەرەوەی کە من بتوانم ئیبداعێکی باشکەم لە هونەری کوردیە. زۆر باشە بێمە سەر ئەم ڤیددیو کلیپەت کەی تۆمارت کردووە چۆن کاری لەسەر کراوە کەی ڤیددیو کلیپ کراوە؟ ڤیددیو کلیپەکەی نزیکی ڕاستیەکەی 2 ساڵێکە بێت ئەو گۆرانیە دوو بەرهەمی گۆرانیە بەرهەمی یەکەم ئاواز هۆنراوەی کاگرەباری مەلازادەیە دابشکردنی لەلایەن بەڕێز کاکاروانی نێوکراوە گوڵەکەم دابشکردنی مۆسیقای لەلایەن کاکاروانی نێوکراوە بڵێ هەر لەو گۆرانیە کە بە یەک تراک بڵاومان کردەوە گۆرانی دووهەم ناوی گوڵی ڕوتە ئاوازەکەی خۆمە و هۆنراوەکەشی کاگرەباری مەلازادەیە. باشە بۆ دوای 2 ساڵ بڵاو کردوێتەوە کە تۆمارت کردو ئەوە؟ وەڵاهی ویستومە پەلە نەکەم جاد لە دەنگ کاری مۆنتاژی مابوو تەوان ویستومە شتێک نەکەم پەشیمان بم لێ بە هیچ شێوەیەک بەڕاستی. زۆر باش سەبەبەکە هەرەوە بوو. ئێستا بەم نزیکانە چی لێ بەردەم تایە کاری لەسەر بکەی؟ وەڵای گۆرانێک هەیە بە ناوی خەڵوەتی مەستانە کە ئاوازەکەی خۆمە و هۆنراوەکەشی کاگرەباری مەلازادەیە کاری دابشکردنی مۆسیقاشی لەلایەن کاکاروانی نێوکراوە. دەستەکانە خۆش بەڕێز اینجا ئەوانەی کە هاوکاریشم بن بەڕاستیەوەی کە جێی ئەوەیە کە باسی کەم یەکەم هاوسەری ئازیزم بەڕاستی هاوکار و پشتیوانێکی زۆرم بووە هەم لە ژیانم هەر لە ژیانی هونەریشم. دوایەوە کاگرەباری مەلازادە بە هۆنراوە ئاواز هاوکارێکی زۆر باشم بووە بەڕاستی و دوای ئەو مامەسایەسین ژاژلەیی بەکۆی گشتی لە هەموو کارەکانم هاوکار و پشتیوانم بووە ئەوانی ئاسپەکانیش کە بەشدار بوون لە ئیشەکانم ئەوانیش بەڕاستی لە غێری مادە هەر هاوکار و پشتیوانم بوون جا بەڕاستی لە بەنامێکی ئاوایە ڕەنگە نەتوانم ئەمی باسکەم بەڵام ئەوەی کە جێی باسە مامەستا سەی ئەحمەد ڕەواندزیش ئەتوانم بڵێم نیوەی بەرهەمەکانی کە بۆ کردوم بەبێ مقابل کردوێتی بەڕاستی و فترەیەک ستۆدیەکەم تەعمیر کردبوو
کاک نزار زێوەی لە ستۆدیۆکەی ئەو توانیم چەند بەرهەمێکی گۆرانیش تۆماسم کەم دەستخۆشیان لێکم بەڕاستی سوپاسوانی کە هاوکاری تۆشن دووبارە سوپاس بۆ بەڕێزیشت کە بەشداریت کرد بە هیوای کاری باش و سەرکەوتوبی